سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە قەزای سێمێڵی سەر بە پارێزگای دهۆک خوێندکارێک لە پۆلەکەی خۆیدا کوژرا و هاوپۆلێکی کوژراوەکەش تۆمەتبارە بە کارەکە. پۆلیسی سێمێل بڵاوی کردەوە پێشنیوەڕۆی ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی قەزای سێمێل لە پارێزگای دهۆک خوێندکارێکی پۆلی 11 ئامادەی بە دەمانچە لە پۆلەکەیدا کوژراوە. پۆلیس ئاماژەی بۆ ئەوەش کردووە هاوڕێیەکی کوژراوەکە تۆمەتبارە بە کوشتنەکە و بەو هۆیەوە دەستگیر کراوە و پۆلیس لێکۆڵینەوەی لەگەڵ دەکات. پۆلیس و تووشێتی کوژرا و تۆمەتبارەکەش هەردووکیان لە دایکبووی ساڵی 2007 و دانیشتووی قەزاکە. ئەوەش لە کاتێکدایە لە هەرێمی کوردستان ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن ڕوو لە هەڵکشانە و توێژەرانی بواری کۆمەڵایەتی و دەرونی جەخت دەکەنەوە لەگەڵ سنووردارکردنی دیاردەی چەکداری پێویستە لە سیستمی پەروەردە بە شێوەیەکی سەرەکی کار لەسەر ئەو بابەتە بکرێت. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم ڕایگەیان تاوەکو ئێستا 17,000 هاوڵاتی چەکە بێمۆڵەتەکانیان تۆمار کردووە. ئێمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند تاوەکو ئێستا 17,000 هاوڵاتی چەکی بێمۆڵەتیان لە وەزارەتەکە تۆمار کردووە. دەژڵێت ئێستاش هەر کەسێک چەکی بێمۆڵەتی هەیە دەتوانێت سەردانی بنکەکان بکات و تۆماری بکات. ئێمن میرانی ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئێستا ئەو هاوڵاتیەی بێوێت چەکەکەی تۆمار بکات دەتوانێت سەردانی بنکەکانی پۆلیس لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان بکات و بۆی تۆمار دەکرێت. ڕۆژی 30 تەمووزی ئەمساڵ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کرد 2 مانگ مۆڵەت دەداتەوە کەسانەی کە چەکیان هەیە و بێمۆڵەتەوە پێویستە لەو 2 مانگەدا تۆماری بکەن. سوننەکان ناوی کاندیدەکانی خۆیان بۆ جێگرتنەوەی محەممەد حەلبووسی ڕادستی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان کرد. سەرچاوەیەک لە چوارچێوەی هەماهەنگی شیعەکان ڕایگەیاندووە پێکهاتەی سوننە چەند ناوێکیان ئاراستە کردوون. لێکۆڵینەوە لە ڕابردوو هەروەها ناو و ناوبانگی هەر یەکەیان دەکەن و دواتر هەڵوێستی فەرمی خۆیان ڕادەگەێنن. بەوتەی سەرچاوەکەی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان سوننە بە فەرمی ناوی کاندیدەکانی بۆ پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق لە هێزەکانی پێکهاتەی سوننە وەرگرتووە بەڵام ئاماژەی بە ژمارەی ئەو کاندیدانە نەکردووە. ڕۆژی 14 تشرینی دووەمی ئەم ساڵ دادگای فیدرالی عێراق بە تۆمەتی ساختەکردنی واژووی پەرلەمانتار لەیس دلێمی ئەندامەتی محەممەد حەلبووسی سەرۆکی پەرلەمانی عێراقی هەڵوەشاندەوە.